وڵام میوان شتمان نەداهات کەس نەدەێرا بێ لە بە جادەکەم و قوڕ لیترە بوو. لە دوای 30 ساڵ بۆ یەکەم جار بەشێکی گوندی سەردار کۆنکریت کرا. دوای ئەوەی کە لە 29دا ناڕەزایەتیان دەربڕی بەوەی کە کێشەی هاتوچۆیان هەیە لە زستانان و لە هاوینان خۆڵ و تۆزە لە زستانان قوڕ و لیتەیە. جا ئەو کاتیش ئێمە بەشێک بوون لەوەی کە دەنجی ئەوانمان گەیاندووە بە بەیانی زۆکەی کە کاژمر ئەفتنی و هەشت بوو هاتین لێرە دەنگمان گەیاندن. خێراتتان دەکەم بەڕاستی ڕۆڵەشی باشتانە بوو لەخوای بەزای ئێستا کۆنکریتەکەەوە کرا الحەمدلای مەرحەلەی یەکەم دەست پێ کردیا بەس کێشەشکەمە ئینشاڵڵا بەخێر پێش وەختیش پێما گوتنەوە ئامدانە بگوازنەوە نەیان گواستەوە ئەو ئامدانە ناوەندی جادەکەی گرتێ لە بۆمە زۆر خراپە لە بە حەدیسەی سیارە شتی ئەگەر لۆمان بگوازنەوە مەمنونتانین. ئەوەش دەگەین باسی ئەوم بۆ بکە لە ڕابردوودا کە میوانێکتان داهدیان کە دەچونە دەرەوە یان منداڵەکانتان دەچونە قوتابخانە تووشی کێشەیەک دەبوون. وڵام میوان شتمان نەداهات کەس نەدەێرا بێ لە بە جادەکەم و قوڕ لیترە بوو کەس نەداهات خەمێ سیارە هاتچۆی سیارە و بە پیادە هاتچۆ خراپ بوو زۆر لۆتە لە بەش بەڕاستە لەبەکانی زۆر بە زەحمەت باستەم دەگەشتنە قوتابخانە ئەرۆ لە بەس دەخوای بەزای ئێستا دەستخۆشی لە حکومەتەرێم دەکەم بەڕاستی ئێستا جادەکە مەرحەلەی یەکەم دەست پێ کردیا بەس وەشی گوتمان ئەو داواکارمە بەڕاستە و ئامدانەمان ئەگە زوو لە بگوازنەوە مەمنونیان جێژگە لە خراپی ئامدەکان ناوەندێ جادەکەیە. ماوەی چەند ساڵە دانیشتووی ئەم گوندی سەردار؟ وڵام تقریبان لە 1970 هاتنەوە ئێرە بەرێ بەس بەعام گوندەکان هەمووی ڕێگا بانی نەبوو وەختو هەر ئەوهای احتیادی بوو چەگە ڕێژەشان دەکرد لۆ هاتچۆی بم ناگونجا بەس لەخوا بەزای ئێستا ئەوە تقریبان کەتنە ناو ماستەر پلانەمە ئەوەش برێن لەمە دڵخۆشەندێ سەلامەت بی لە باندە یەکجارە و جادەژەوە لۆمان کۆنکریت کرا. سوپاسان دەکەم بەخێراتنی گۆش دەکەم مەمتان سوپاسان دەکەم.